چاودێرانی سیاسی لە شاری کەرکووک ڕەخنە لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەگرێن کە لە دوای ڕۆژەکانی 16 ئۆکتۆبەرەوە کەرکووکیان بەجێهێشتووە و بۆ شارەکە نەگەڕاونەتەوە. دیارە ئەم بارودۆخە تایبەتی کە ئەمڕۆ کەرکووک و خەڵکی کەرکووک پێدا تێدەپەڕن باجی هەڵەی چەند بڕیار بەدەستێکی سیاسی کورد دەدا خەڵکی کەرکووک. بۆیە ئەمڕۆ گەر ئێمە بەڕاستی هەر کەسێ هەر لایەنێکی سیاسی نیەتی ئەوەی هەیە هاوکاری خەڵکی کەرکووک بێ بۆ تەپەڕاندنی ئەم قۆناغا دەبێت لە ناو کەرکووکەوە شان بەشانی خەڵکی کەرکووک تحملی بەرپرسیاری دەکات دەبێت لە ناو کەرکووکەوە و لە پێناو خەڵکی کەرکووک هەوڵی سڕینەوەی ئاسارەوە ئاسەواری ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بدەین بۆیە چارەسەری کەرکووک و خەمخۆری کەرکووک لە ناو شاری کەرکووکەوە دەکرێت نەک لە دەرەوەی کەرکووک تەکبیر بۆ خەڵکی کەرکووک کرێ. کەرکووک پێویستی بە خەباتی مەدەنیە کەرکووک پێویستی بە بیرکرد بە گۆڕینی بیرکردنەوە ئەو بیرکردنەوەی کەوا هەبوو کەوا پەیڕەوە کرا لە ڕابردوودا کە هەڵی یەکجار گەورە کرا بێنەوە جارێکی تر لێرەیە لە کەرکووکە بەخۆیان لە بچنەوە وەزعی شارەکە پێویستە کات هەمومان بەشدار بینتیایە هەمومان ئێش و ئازارەکانی بدەین بە کۆڵا و عیلاجی بکەین ناو میلەتەکەمان نابین ئێمە چارە نووسمان لە خەڵکی خۆمان زیاتر نییە ئێستا کە بچین پشتیان تێکەین و لەوەی شەوال لە شوێنی گەرمە دانیشین و موچەی بەرز وەرگین و لەوێەوە بۆ خەڵکی کەرکووک بجوولێنین و تووشی ئێش و ئازاریان بکەین بەبێ ئەوەی بەرنامەیەکی دیاری کراوی شەبێتەنە. سەرکردەیەکی بەڵێ ڕەوتی حکمەش لە کەرکووک ڕایدەگەیەنێت دۆخی ئەمنی کەرکووک پارێزراوە و نەک بۆ ئەندامانی ئەنجومەن بەڵکو بۆ تێکڕای لایەنە سیاسیەکانیش لە کەرکووک دۆخەکە وەڵایە. أنا كي أكون منصفا يعني كل ما يعانيه كركوك من مشاكل من بۆ ئەوەی دادپەروەر بم لەوەی ڕوودەدات لە کەرکووک و شارەکە بەدەستیەوە دەناڵێنێت هەموو کێشەکان و بە تایبەتی ئەو کێشانی ڕوبەڕووی کورد بوونەتەوە هۆکارەکەی لە هەولێرەوە سەرچاوی گرتووە با لێ بگەڕێن کەرکووک بۆ خەڵکەکەی بێت و ئێمەوە کەرکووچەکان باشتر لە هەموو لایەک چارەسەری کێشەکان دیاری دەکەین و تەنها ڕێگە چارەش لەم قۆناغەدا پێگەێنانی ئیدارەیەکی هاوبەش و یەکتر قبولکردن و پاراستنی مافەکانی یەکترە لەلایەن هەمووانەوە دۆخی ئەمنی شارەکەش پارێزراوە و هیچ هەڕەشەیەک لەسەر کەس نییە ئەوەشی باوەڕ ناکات با خۆی سەردانی شارەکە بکات. أما يتحاججون بالأمن الأمن في كركوك مستتب تماما لا يوجد أي مشكلة. بەڕای چاودێرانی سیاسی بەگەڕانەوە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا بۆ کەرکووک پێگەی کورد لە گۆڕەپانی سیاسی و دەسەڵاتی تەشریعی شارەکەش بەهێزتر دەبێت کە خۆی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکدا دەبینێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.